جواتا سیناتویا امریکی بودجه حکومت پسند نکرد داکوری لبر گرتنا نیوجویا حکومت بگره. وزیر دروی امریکا انتونی بلینکن بروانی لسیاست دروی سرک جو بایدن دکه. کمیسیونا بلند یا سربخوی یا هلبجارتنان لعراق دبیجه 100,000 کس هینجی کرتین خوین الکترونی ین دنگدان نستندنه. استودیو اندنگ امریکا لواشنطن سلاف گلی بینران و هم بخیر هاتنا برنامه کرد کنکشن. لای منی شوا ایدمتان خوش. انجمنی سناد لروجی دوشنبه شکستی هنا لتیپراندنی پروژه کانونیک بو خولادان لداخستنی بشکی حکومت و رگاگرسین لدواکوتنی دانی قرضکانی فدرال. لدەستپێکی هەفتەیەکی گرنگدا کە چێژ دەخاتە سەر ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی کانگرسی بەزەقی دابەشکراودا بووەتەوە یاسادانەرانی کۆماریەکان لە ڕۆژی دووشەممە بە دژی پرۆژەکە بریاریاندا و دیموکراتەکانی ناچار کرد بە دوای ڕێگەکانی تردا بگەڕێن بۆ ئەوەی حکوومەت بەکراوەی بمێنێتەوە تا پاش ڕۆژی پێنجشەممە و بەرزکردنەوەی ئاسی قەرزەکان پێش ئەوەی وەکو چاوەڕوان دەکرێت حکوومەت لە داناوی قەرزەکانی لە کۆتایی مانگی ئۆکتۆبر یان سەرەتای نۆڤەمبەر دوا بکەوێ. دەنگدانەکان 48 بەرامبەر بە 50 شکستینا. اف هەفتەیە کارێگرانە. ئەف یەک ئاخافتنا سەرۆکا جڤاتا نونەران لە کۆنگرێس ئەمریکی نانسی پیلۆسی بوو. دێ چاوەڕێکردن قانوندانەر لە کۆنگرسێ vê هەفتەیە دەنگ بدن لەسەر پرۆژەیاسەیەکێ ji aliyê her du partiyan ve bî 1 trilyon dolar. Ew herûha dengdanê dikin ji bo pakêteke xerciya civakî bi nirxê 3.5 trilyon dolar ku demokrat pişta wê digirin û bingeha ecendeya rêveberiya Serok Biden e. بەرنامەی ناوخۆی بەڕێوەبەراتەکەی بایدن ئەم هەفتەیە بەرەو ڕووی تاقیکردنەوەیکی مەزن دەبێتەوە ڕێبەرانی کۆنگرس خەریکی دانووساندنن سەبارەت بە دیاریکردنی کاتی دەنگدان لەسەر پرۆژە قانونێکی ژێرخانەیی هەردوو پارتیەکە کەوا ڕەنگە ببتە مای زیادکردنی خەرجی ڕێگەوبانەکان پردەکان و پرۆژەکانی تر. هەندێک لە ئەندامانی پێشکەوت و خوازان لە پارتی دموکرات دەڵێن دەنگ بەو بەرنامە 1 تریلیۆن دۆلاریە نادەن ئەگەر لە هەمان کاتدا دەنجیش لەسەر پرۆژە قانونەکی مەزنتری خەرجی کۆمەڵایەتی نەدرێت کە 3 تریلیۆن و نیو دۆلارە واتە پرۆژەکەی جۆ بایدن بۆ بنیادنانەوە بە شێوەیەکی باشتر. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پلوسی بە بەرنامەی ئەم هەفتەی ABC گوت وێ دەچێت یەکەم جار پرۆژە قانونەکی بچووکتر باس بکرێت و خەرجی بەرنامەیەکی گەورەتر وێ دەچێت کەم بکرێتەوە لەگەڵ بەردەوامبوونی دانووسەندنەکاندا. ئەمە لەبارەی میانەڕەوەکانەوە بەرامبەر بە پێشکەوت و خوازان نییە. زۆرینەی هەرە زۆری پارتەکەمان جگە لە ژمارەیەکی کەم نەبێ کە من ڕێز لە بۆچوونەکانیان دەگرم پشتیوانی لە ڕوانگای جۆ بایدن دەکەن. ئێمە پەسەندی دەکەین سەرکەوتن لەم هەفتەیەداوە دەست دەهێنین. کێشەیەکی دیکە لە ئاسۆدایە لەوانەیە لە ناوەڕاستی مانجیدا حکوومەتەکە پارەی نەمینێت ئەمە بەپێی راپۆرتێکی ئەم دواییە. ئەوسا لەسەر کۆنگرس پێویست دەکات سنووری قەرزکردنی بەرز بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت پارە قەرز بکات بۆ دابینکردن بۆ خەرجیەکی یەکجار زۆری کە پێشتر پەسەند کراوە بە خەرجی لەشکری و بیمەی کۆمەڵاتیەوە. هەفتەی ڕابردوو ڕێبەری کەمینەی سەنەت میچ مەکۆنێڵی کۆماری گوتی کۆماریەکان یارمەتی دیموکراتەکان نادەن ئاستی قەرزکردن بەرز بکەنەوە بە بیانۆی ئەوەی کەوا دیموکراتەکان پێویستە هەر بەخۆیان ئەوە تێپەڕێنن چونکە ئەوان ئامادەن پرۆژەیەکی 3 تریلیۆن و نیو دۆلاری تێپەڕێنن کەوا زۆر لە کۆماریەکان دژین. یاری ڕۆڵەتی رووسی لەگەڵ ئابووری ئێمەدا مەکە پەلە بکەیت و ئاستی قەرزەکان بەرز بکەیتەوە بۆ ڕووماڵکردنی خەرجی ئەو هەمووشتانی کە لە ماوەی ساڵەکەدا کردوتانە. بەڵام زۆر شت لە مەترسیدان داخستنی بەشێک لە حکوومەت بۆی هەیە لە دواترێی ئەم هەفتەیە ڕوو بدات ئەگەر کۆنگرس قانونەکی خەرجکردن پەسەند نەکات. چاوەڕوان دەکرێت سینات پرۆژە قانونێک بۆ بەرچاو بگرێت کە ئەنجومەنی نوێنەران پەسەندی کردووە کەوا سنووری خەرجکردن درێژ دەکاتەوە ئاستی قەرزکردن بەرز دەکاتەوە و یارمەتی دابین دەکات بۆ کۆمەلگاکانی کە بەهۆی کارەساتەکانی سروشتیەوە زیانیان لێکەوتووە هەروەها بۆ پەنابەرانی ئەفغانی. ئەنتنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا بەرگری لە ڕێبازی تۆمارکراوەی دەرەوەی سەرۆک جۆ بایدن دەکات لە کاتێکدا بەڕێوەرایەتەکەی ڕوبەڕۆیی گوشار دەبێتەوە لەسەر سەوداکردنی لەگەڵ کۆچبەرانی هایتیدا لەسەر سنووری ئەمریکا و کشاناوی ئەمریکا لە ئەفغانستان و هەروەها سەودای ناوەکی کەشتی دەریایی لەگەڵ ئوسترالیا کە فەرەنسای تووڕە کرد.
سەرۆک جۆ بایدن هەفتەی ڕابردوو بە کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتوەکانی گوت جیهان لە خاڵێکی وەرچەرخاندایە و بایدن پەیمانیدا لە سەردەمی جەنگە بێوچانەکانەوە بگۆڕێت بۆ دیپلۆماسیەتی بێوچان بەوەی کە ئەمریکا وابەستەیە بە دامەزراوە فرەلایەنەکانی وەک نەتەوە یەکگرتوەکان بەڵام ئەم کشانەوە خێرایی ئەم دوایی ئەمریکا لە ئەفغانستان بەبێ ئاماژەدان بە ژماری ئەو ئەفغانیانی یارمەتی ئەمریکایاندا و لە ئەفغانستان بەجێ هێڵدران تەنها یەکێکە لە ئاستەنگەکانی سیاسەتی دەرەوە ئەوەی کۆشکی سپی لەم هەفتانی دواییدا ڕوبەڕووی بۆتەوە لە نەتەوە یەکگرتوەکان ئەنتونی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕوبەڕووی هەندێک پرسیاری قورس بووەوە لەسەر ئاستەنگەکانی سیاسەتی دەرەوەی بایدن. پەیامنێرێک ڕووی دەمی کردە بلینکن و ئاماژەی بەکشانەوەی بێسەروبەری ئەمریکای لە ئەفغانستان کرد و هەروەها ئەم ڕێکەوتنە نوێی ئاسایشی نێوان ئوسترالیا و ئەمریکا و بەریتانیا ئەوەی فەڕەنسای تووڕە کرد و هەروەها قەیرانی سنووری. بلینکن لە وەڵامدا گوتی هەموو ئەوانەی ئەو لە نەتەوە یەکگرتوەکان و قسەی لەگەڵیان کردووە سوپاس و پێزانینیان بەرامبەر ڕوانگەی سیاسەتی دەرەوەی بایدن دەربڕیوە. ئەمریکا سوورە لە سەر نزیکەوە کارکردن لەگەڵ وڵاتانی دیکە. ئەمریکا تێدەگات لەوەی کە نەک یەکێک لە کێشە گەورەکان و ئاستەنگەکان ئەوانەی ئێمە ڕوبەڕووی دەبینەوە و ڕوبەڕووی هاوڵاتیانمان دەبێتەوە ئەوانەی کە باسمان لێوەکردن هەر لە کۆڤیدەوە بگرە هەتا دەگاتە کەشوهاو و کاریگەری تێکدەرانەی تەکنۆلۆژیەکانی تازە سەر هەڵدراو. هەر بۆیە هیچ کێکێک لەم کێشانە ناتوانێت هەر یەکێک لە ئێمە بە تەنیا خۆی چارەسەریان بکات. بەڵام زۆربەی شارەزایان کۆکن لەسەر ئەوەی کە بەڕێوەبەرایەتی بایدن دووچاری هەندێک شکستی سیاسەتی دەرەوە بۆتەوە لەوانە تووڕەکردنی فەڕەنسا. بەدڵنیاییەوە سەنگی چەقی قورسایی ئەم بەڕێوەبەرایەتی نوێیە لە نێو وڵاتدا سەنگی خستنە سەر پەتاکە و ڤاکسینەکان و هەروەها دۆخی ئابووری بووە. بەشی زۆری کاتی خودی سەرۆک هەرچەندە لەم هەفتەیەدا لە نەتەوە یەکگرتوەکاندا دووە پێم وایە بەشی زۆری کاتی سەرۆک لەم هەفتەیەدا بەسەری دەبات بە هەوڵدان بۆ تاوتوێکردن لەگەڵ کۆنگرێس و قایلکردنیان بە پلانی ژێرخانی ئابووری خۆی و سەلامەتی تۆڕەکانی کۆمەڵایەتی. شارەزایانی دیکە دەڵێن بایدن بە وردی سەنگ دەخاتە سەر چارەسەرکردنی کێشەکان لە وڵاتدا ئەوەش هەندێک جار لەسەر حسابی جێبەجێکردنی سیاسەتەکانی دەرەوەیە. یەکەم ئەوە بیرکردنەوەی پەرتەوازە دەکات و هەروەها وای لێ دەکات سەرسەختانە و پێشم وایە بە مەبەست سەنگ بخاتە سەر لادانی گرنگیدانی بەوەی دەیەوێت ئەنجامی بدات و هەتا ببێتە سەرۆکێکی گۆڕانخۆڵقێنەر لە نێو وڵاتدا. برایان کوتڵێس گوتی دەشێت هەندێک لە کێشە درێژخایەنەکان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوانیش ڕۆڵێکیان هەبوو بێت. من پێم وایە کە بڕێک لە بەریەک هەڵۆشاندنی دامەزراوی لە نێو بابەتی ئەم لایەنانەی دیبلۆماسیەتی سیڤیلی ئەمریکادا وەزارەتی دەرەوەیدا هەبێت. ئەمە شتێکی نوێ نییە و تەنانەت پەیوەندیشی بە بەڕێوەبەرایەتی بایدن یان ترامپەوە نییە، بەڵکو ئەمە کێشەیەکە لە مێژینەی بنەڕەتی ئەم ڕێکخراوانەیە. لە 11 سپتەمبەرەوە ئەوانەی لەلایەن پنتاگۆن و ئاژانسەکانی هەواڵگری بەزەقی باڵی کێشاوە. کریستۆفەر سکالوبا لە ئەنجومەنی ئەتلانتیک بە دەنگی ئەمریکای گوت ڕەنگە ئۆباری ئەوە بەشێکی بکەوێتە ئەستۆی کۆنگرس. پێم وایە هێشتا لە وەزارەتی دەرەوە و لە نێو وەزارەتی بەرگریدا بڕێکی کەم باشبوون بەدی دەکرێت سەبارەت بە کەم تەرخەمیەکانی ساڵانی ترامپ. هەروەها بە هەر هۆیەکی شەوە بێت پشڕاستکردنی بەرپرسانی باڵا لە چەندان لەم پۆستانەدا سست بووە. بەڕێوەبەرایەتیەکە هەتا ڕادەیەک سست بووە لە بربژارکردنی کەسەکان و ئێستاش کۆنگرێس زۆر سستە لە پشڕاستکردنی ئەو کەسانە. هەروەها کاتێک بە تایبەت بیر لە ئاسایشی هەردوو بەرەی ئەتڵەسی دەکەمەوە ئێمە باڵوێزێکمان بۆ هاوپەیمانی ناتۆ نییە. بلینکن کە لە پاریس گەورە بووە پەیمانی داوە بەو پەڕی توانایەوە کار بکات بۆ گێڕانەوەی پەیوەندی دۆستانی ئەمریکا لەگەڵ فەڕەنسا و دەڵێت ئەوەش کاتی پێدەچێت. جیگری ئالیکارێ وەزیرە دەرڤەی ئەمریکا جۆی هود ji dengê Amerîka re behsa hewlên Amerîkî dike ji bo piştgiriya diyaloga Kurdî li Bakur û Rojhilatê Sûriyê. Ji bo vê mebestê Brêz Hud dibêje pêwendiya wan bi jimareka aliyên Kurdî re heye. حکومەتە ئەمریکی پەیوەندی دیگەڵ هەژمارە هەفپارن کورد هەیە ji Silêmaniyê بگرە heta bi Bakur û Rojhilatê Sûriyê re ji ber ku em ev grûp bi hev re kar bikin wê bihêztir bin ji dema ku bi tena xwe yan li dijî hev kar bikin. Ji ber vê yekê jî em baştirîn hewlên xwe didin ji bo
پشتگیریە دیالۆکا کوردی داکو بە هەفرە داعش تێک ببن. ئەم دikarin li ser aramkirina rewşa Bakur û Rojhilatê Sûriyê kar bikin û alîkariyên mirovanî bo kesên pêtîvî pêhey bînin, bi taybet li deverên ku ji cinosayda Daişê rizgar bûne. درباره گفین ترکیه سر باکور و رجلات سوریه جی برز هود جدنگ امریکا را گوت که امریکا فکارین همو آلیان ده برچاوان. هەلبەت ئەم دگەل هەفپارین خوا لە تورکیە، عێراقی و باکووری ڕۆژهەڵاتی سووریە داخەون دەرباری مەترسیین و ئەم هەموو ڕووبڕوو دبن. ئەم دەزانن و حکومەتا تورکیە دەرباری ێریشن پێکێکێ لە سەردەڤەرن وێ بفکارە. ئەم دگەل وێ یەکێنە و مافی تورکیە هەیە بە ڕەوانێ ژوخوا بکە. ئەم هەروەسا دەزانن هەتاکو ئەم پێشکەتنێکی لە دژی ئایدۆلۆژی و تەکتیکن کۆمەڵێن وەکا پەکێکی پێک بینن، divê em hemû bi hev re kar bikin. Lewra em dixwazin vê yekê bi rêka diyaloga Kurdî bicî bînin û bi rêya diyaloga me bi hikûmeta Tirkiye re. Di hevpeyvîneke de li gel televîzyona CBS ya Amerîkî, Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan bang li Amerîka kir ku hêzên xwe ji Iraq û Sûriye vekişîne. Erdogan got divê Amerîka ji Sûriye û Iraqê derkeve wekû çawa ji Efxanistanê derket. Li ser vê mijarê û hinek mijarên din, niha şirovekarê siyasî hejarê şamil bi awayekî zindî ji Moskow bi me re ye. Mamoste tu bi xêr hatî, berî her tiştîn dixwazin nas bikin, çima di vê demê de Serokê Tirkiye axaftineke wisa ji Amerîka re dike? Slav rêz keke Sîrvan, helbet daxuyaniya Serokkomarê Tirkiye Erdogan tenê Amerîka re girêdayî nîne, Rusya re girêdayî ye biçekî jî. Aslında Erdogan ev peyamê Amerîka re nade, Rusya re dide. Ji ber vê yekî em pêwîst e hemû manzara pozîsyon bînin berceva xwe, vê derê em fehm evê hereketê Erdogan dikarin fehm bikin. Em dizanin ku hevdê îlonê 2018 li Soçî 4 sal berê, tam 4 sal berê navbeyne Putin û Erdogan peyameke hatî imza kirin, gor vê peyamê 15 cotmeyê heta 15 cotmeyê pêwîst bû ev hêzên ku dijî Esedin 15-20 kilometre dûr bikevin û vê derî heremên bêçekgirî bê ava kirin. Ev wezîfeyê jî Erdogan rahate dayîn. 4 sal derbas bû Erdogan wezîfeyê xwe pêk neanî, Rusya jî vî pir aciz e. Nav vê hefteyên davê tiştên ecêyib çêdibe. Van tiştane em yek bi yek bînin bercava xwe vê çaxı daxuyaniya Erdogan em hep baştir dikarin fehm bikin. Türkiye hefteyên davî de 4000 leşker û tesit teknîke giran, çekên giran anî İdlibê. Hemen برێز شامل بەری تو وەرە سەرێ بابەتە ئەسخوازم پرسێک نیشتە بکەم دەربارەی داخوێنانی ئەردوگان دە بەڕاستی تورکیە تی فشار یعنی کەرتێن فشارێ دە دەستێ وێت هەنێک و زەختەیە پێ لەسەر ئەمریکا بکە و ئەمریکا یان زۆرێ لێ بکە ئەمریکا ji Sûriye derkeve yan bihêle ku Amerîka biryareke derbarê Sûriye bide. Nikare Erdogan blöfê dike. Erdogan blöfê dike ji ber min xas blöfê wî izah bikim. Yani ev anî başê berpîsê Serokê Karê Derva li Sûriya Faysal Migdad got ku Tirkiye gerek ji vê derê ji Sûriye derkeve. Hemen peyvî Rusya daxuyanî da got Tirkiye gerek ji evê derkeve, ji Sûriye derkeve. Peyvî Erdogan Rusya re ne got du derkeve, got Amerika du derkeve. Ev peyam rastures ji bo evê ye, ji bo Putin'e ji ber ku pozisyonu Tirkiye li Sûriye pir levaze. Pozisyonu Rusya kurte vê derî û Sûriye û Rusya dixwazin ku Tirkiye ji vê derî derken. Belki taktikê jî dike. Yani belki Putin sedûsed nixwaze ku Tirkiye ji vê derî derkeve. Niha herkes kartê xwe dilîze. Niha ev teleptir. Erdogan
naha ji Putinê dixwaze ku li İdlibê navbeyna hêzên Sûriya û navbeyna hêzên Tirkiye hereme tampon bê çêkirin. Ev telebekî pir girîng e ji bo ke here Moskva ev telebe xwe têk bîne ev Putin re bêje dedît min Amerîka re teleb kir ku Amerîka pêwîst e ji ev derkeve. Ev dizanî ku navbeyna Amerika û Putin fermo. Na bibûre me dixwast ez tenê li ser wê yekê texez bikim ka gelo anka sibet hevtîtina Putin û Erdogan de roja çarşemê helbet Sûriye di serê lîstê de di vê ecindeya wê de wê çi babetên girîng di nerîna te di were got û bêjkirin babeta Idlibê babeta Rojavayê Kurdistanê ya hinek babetên din in ku heger dikaribe bi temaşevanên me re parve bike. Ez bawer dikim ku revşê Rojavaya Kurdistanê zêde naye guftugû kirin. İdlib bê guftugû kirin û bazar derdora İdlib bê guftugû kirin. Yani İdlib behane ye. İdlib behane ye. Erdogan bêje ku mere navbeyne hêzên Sûriye Tirkiye evek çeke. Heremekî evlekarî em çekin, tampon çekin. Yani ji bo ku Putin gor Erdogan hareket bike, Erdogan pêwîst e tiştek bide. Erdogan herhalde xurcê xwe tîjî kiriye diçe Moskvayê. Mümkün e vê derî çend tavîzê bide Putin ra. Putin jî bi rastî jî taktikekî pir hûsta ye. Helbet jî eger navbeyne wana da peyamekî çêbe ev sedûsed dêvê mena ki Putin jî Erdogan pir tiş girtiye. Pir taviz girtiye. Mümkün e Erdogan evekî bêje mesele çek bîne rojeve. Bêje em bilî Amerîka em ev 400 em ê ji we bîstin û berdevam bikin. Dikare ekonomik tavizel ekonomik bide. Mümkün e bêje ku berî çûyîna Erdogan Kırım Ukrayna'ya. Belki bêje ev fikirê xwe ser Ukrayna biguherînin. Van tavîzane eger Putin re bide Putin mümkün e biçekî hemberî Erdogan li Sûriye nerin. من tenê got yani tu nabîne ku tu bazarek li ser Rojava were kirin di vê danûstandinê navbera Putin û Erdogan. Yani heger hat û tiştek ji bo Idlib ya ji bo herema tampon hate çêkirin. Tu nabîne ku beramber wê yekê wê bazarek li ser Rojavayê Kurdistanê were kirin. Helbet Rojavayê Kurdistanê her tim Rojavê da ye. Her tim Türkiye hemû evên xwe de, hemû peyama xwe de, hemû seferên xwe de ev dîne Rojavê dîne. Mümkün e Putin ev mesela çawa dikarî vere Rojavaya Kurdistan'a. Putin bêje mesela li Sûriye ne tenê İdlib'e. Mesela Rojavaya Kurdistan jî heye. Mümkün e ev Putin evê bêje hemberî wî artık çıkabavê. Başa bibûre birêz hejarê Şamil oxta melvêdekî daw bû hejarê Şamil li şirovakarê siyasî tu mara bû ji Moskw bawayekî zindî gelek spas bo bejdariya te. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. جو بایدن سەرۆکۆماری ئەمریکا لە ڕۆژی دووشەممە دەرزی بەهێزکەری COVID-19 وەرگرت چەند ڕۆژێک دوایەوەی بە ڕێوەرێتەکەی سێمین دەرزی و یاخود ڤاکسینی بایزەری بۆ هەندێک کەسانی دیاریکراوە پەسەند کرد. بایدن پێش ئەوەی دەرزیەکە لە خۆی بدات لە کۆشکی سپی و پەیامنیرانی وت دەرزیە بەهێزکارەکان گرنگن بەڵام گرنگترین شت کە پێویستە بیکەین ئەوەیە خەڵکانێکی زۆرتر دەرزیەکە لە خۆیان بدەن و بایدن پاش 8 مانگ لە دووەمین دەرزیە بەهێزکارەکەی وەرگرت. کۆمیسیۆنا بلندا سەربەخۆیە هەڵبژارتنان لە عێراقê dibêje li Hewlêra paytexta Herêma Kurdistanê hîn jî 100,000 kes hene ku kertên xwe yên elektrînî ji bo dengdanê çênekirine. Ev kert ji bo dengdana hilbijartinên 10 Oktoberê pêwîstin. Hinek kesên ku bo dengê Amerîka axivîn dibêjin baweriya xelkê bi partiyên siyasî nemaye. Ehmed Zêbarî hûrgiliyên bêtir pêşkêş dike. Li Hewlêr nizîkî 100,000 kes کارتی دەنگدان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی وەرنەگرتوتەوە بە پێی کار بەدەستێکی کۆمیسیۆن و زیاتریش دەڵێت.
بەتاکیدا ئەوەی لەو دەنگدانا کاتی دەنگدانی نەبێت اینجا درێژخایەن بێت کورتخایەن بێ ناتوانێت دەنگ بدات ئێمە لە سنووری پارێزگای هەولێر 1970 کارتەکانمان دابش کردووە و ئێستاکە ئەو کارتانی کەماوە لە بنکەکان نزیکەی بۆ 100,000 کارتە بێت لە بنکەکان موجودە و داوا لە هاوڵاتیان دەکەین داوا لە دەنگدەران دەکەین کارتەکانیان موجودە و سەردانی بنکەکانمان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان. لەو خەڵکە دەپرسین کە ئاخۆ هۆکارەکانی نەچوونیان بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان چییە؟ هەتا ئێستا مەسەڵەن وەرم نەگرتەوە نەچوومە نازەم لە کام مەکتەبیش ناوم هاتەوە و دووەمیشتیش یعنی خەڵک بە زۆربەی زۆری بڕک بێ تااقەتە بەڕاستی یعنی لەو ئابووری سیاسی بڕک بێ تااقەتە یعنی چەند جار یعنی ئەوە تقریبا 30 ساڵە چێمان لە یعنی وعد دەبی و شتی دەبی بەڕاستی شتەکان نهاتینە دی بەخۆم یعنی ئێستاک شخصیان بەخۆم زیندانی سیاسی ناوە خۆم بەڕاستی هەتا ئێستا شتێکمان لە بۆ نەکردیم یعنی بە هیچ نەوعچیان تاقی نەکردیم یعنی مەسەلەن بە شتێک یعنی بەسەرم کەنەوە بێنە لام مەسەلەن وەڵڵاهی خەڵک دڵی شکاوە خەڵکانێکی زۆر دڵی شکاوە دڵی لە ئەو ئەحزابانە شکاوە مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەو حیزبانە سەردێنە شەقاندەری ئەمە ئەوەی دەکەن بەڵێن بە خەڵەتەن خەڵکی جێبەجێ ناکەن خەڵکش دەبە ئەوەیە دەرێ هەموو انتخاباتەکان هەروە بووە دەرێ دەنگەی نادەین بۆ ئەوەی دەگەڕێنەوە. لە لایەکی تریشەوە بەشێکی زۆر لە خەڵکی کارتی دەنگدانیان وەرگرتوتەوە و بە گڕۆتینەوە دەیانەوێ ئامادەی ڕۆژی دەنگدان ببن و چاوەڕێ بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکە دەکەن. هیوام وایە هەموو کەسێک کە بستە سەر سندوقی دەنگدان دەنجی خۆی بگەینی کورد بە بەغدا دیسان بنێن ئەمە وهاتینەوە بەرهەنگارتان دەبینەوە و ڕکابەریتان لەگەر دەکەین تا مافمان نەخۆن هەموو بەیەک ڕنگ و بەیەک دەنگ بن لەبەرەوەی ئەوە لەو حزب نییە ئەوە لە بۆ سڵتەی زەمەنی نیە ئەوە لە بە مێژوی کووردا. بەپێی ئامارەکانی کۆمسیۆن کۆی گشتی دەنگدەرانی سنووری پارێزگای هەولێر لە 1,275,004 کەس پێکاتووە لەو ڕێژەیەش 90,054 دەنگدەری تایبەت سەربازین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. لە هەنێک دەڤەرێن بەراوا گۆلاوانێ زوهایی ji ber bilindbûna asta germê pir zêde bûye. Zanyar dibêjin ev guhertin nîşana germahiya cîhanî ye û divê xelk vê yekê bidin ber çavan. Bêtir agahî li cem peyamnêrê me Arif Aslan. Li derdorê behra Wanê îsal ji ber hişkatiyê li hin deveran heya sê pîleyan germahî zêde bûye û zanyar jî diyar dikin ku ev guhartina hewayê nîşana gerimbûna gerdûnê ye. Doktor Pinar Bostan ku li zanîngeha 100. îla Wanê li ser avê vêkolîn dike dibêje ku li gel gerimbûna hewayê li hin cihên herema Wan û Bitîsê îsal şilî heya 3 sadî kêm bûye. Li gor îndeksa rewşa hewayî tevahiya herêma behra Wanê hewa germ bûye. Ji 1975 heta îro tê dîtin ku li gor salan bi taybet li Muradiye û Xelatê heya 3 sadê şilî kêm bûye. Ev jî dide nîşandan ku li welatê me jî krîza îklîmê tên dîtin. Îsal ji ber hişke saliyê behra Wanê nêzî 2 kilometre paş ve çoye û hin cihên dîrokî û hin wek mezelên kevin û hestiyên mirovan derketine holê. Li heman bajarokê ava bendava Koç Köprüyê heştê ji sadî daketiye û bi hezara masî mirine. Endamê platforma jîngehê ya Zîlanê Zeynel Abîdîn Çelebî dibêje ku bêguman tesîra gerimbûna gerdûnê li ser vê rewşê heye lê mirina masiyan bi hebûna bendavan ve jî girêdayî ye. Teqrîba 500 metreyî jorî bendavê anîn hez çêkirin santralê elektrîkê. Bêguman ew jî ku zêdetir bandor da ser ajalê ku avê da dijîn lewra ku ew axima elektrîkê re carekî derbas dibe ew molekûlê avê zindî temamî têne kuştin. Ji geliyê Zîlan sê rûbar di herêkê nava vê bendavê û li ser van rûbaran jî 20 gund hene. Çelebî got ku ava gemariya gundan bê parêzandin di herêke nava rûbaran û bendavan. Gemara wan ew ê wan hemû girêdayî çême
بنێ سەواڵی خۆ دشون هەمووشکی بەردنە چێمدا ئازۆت تێدا زێدە بیە لەورا و ئازۆت زێدە بە ئەو فلۆریت ئەم بێژن وەک مینەرال وەک ئۆکسیژن هەموو تێدا مریە وەختا ئەو زێدە بە ئۆرانی و زێدە بە ئەو ئاژاڵی تێدا بێنەفەس دمینە ئۆکسیژنی دکوژە کو بکوژەژی ئەو مەسی ئەو ئاژاڵی تێدا ژیانا زندی li qera xwe dixe wek we jî dît ecêbekî reşî giran e. Doktor Bostan dide zanîn ku ji ber kêmbûna şiliyan cem û behra wanê zêdetir qirêj dibe û hêza wan ya xwepaqişkirinê jî xilas dibe. İklim değişikliğinin etkilerine Li hember ziyanên guhartina jîngehê divê cihên şînkatî werin zêdekirin. Ji ber ku taybetmendiya daristan û cihên şînkatî ew e ku pêşiya germbûna hewayê digire. Mijarek din ya gireng divê pêşiya çem û robaraneyê girtin. Da ku di nava xwezayê xwe da biherikin. û bi vê yekê ew li dûr bi xwezayî were parastin. Li hember qirêjkirina çem û bindava divê ava germiya malan baştir were parêzandin. Dê behrame were parastin. Li gor pêzanînên Rêveberiya Meteorolojiya Tirkiyê di nava 12 mehan da bajarê Wanê jî di nav da 41 bajar di asta rewşa awarta da hişkatî pêk hatiye. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. جارەکە سلااف. Li grava La Palmaya Spanyayê volkanek ku hefteya borî dest pê kiriye heta îro sêşemê jî berdewam e. Volkana ku bêtirî 500 mal şewitandiye û bûye egera derketina bêtirî 6000 kesan ji malên xwe roja duşemê hinekî kêm bû. Lêzanyar hişyarî didin ku hîn zûye ku qonaxa dawîbûna wê were ragihandin. Desalatdaran daxwaz ji rûniştvanan kir ji derve bimînin û dûrî dûmana ku ji pêtên agir encam dibin bikevin. بەڵێ سیروان هەزانیت ئەم گەڕکانانە gelek جار لە وڵاتانی ئەمریکای لاتین لە ئەوەسە لە ئەسپانیاش ڕوو دەدادن باشە لە بەرێمە کەمتر هەیە تەماشاچێ لە خۆشەویست وە جوراهاتینە کۆتایی بەڕامی ئەمڕۆمان درود گەرمە هاوکاری لەم لە بەش کارگەردانی هەیەرکەریم و ڕەڤیندۆسکی و لێرێش هاوکارم سیروان کاجۆ پێشکەشتان کەیم و هەروەها منین جاین دیلان ئومیدوارم دەبینی خۆش بۆنە سەر شاد و سەرفراز بن.